یاسین لە سلێمانی هاوکار ئەف دەمێتە باش سپێدە باش لە سلێمانیە گرێڤگرتنا مامۆستایان بەردەوامی هەیە یانە و هەروەها ئیرۆ پرۆسەیە خواندنە جارەکەدن دەست پێ کردیەوە یاخود وەکی ڕۆژێن بوریە؟ بەڵێ شوان بەیانیتان باش وەک بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ڕایگەیاندبوو کە داوای لە مامۆستایان کرد کە پەیامەکەیان گەیشتووە جارێکتر دەستکەنەوە بە پرۆسەی خوێندن و بچنەوە هۆڵەکانی خوێندن بەڵام مامۆستا مانگرتوەکانی سلێمانی بەردەوامن لەسەر خۆپشاندان و مانگرتن و ڕایانگەیان ڕاستە پەیامەکەمان ئەگەر گەیشت بێت بەڵام هێشتا موچەکانمان پێ نەدراوە بۆیە ئەم ڕۆژ لە سلێمانی مانگرتنی مامۆستایان بەردەوام دەبێت و بڕیاری شوایە هەر ئەمڕۆ بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی و بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیش بڕۆنە ناو خۆپشاندان لەوێەوە داوایان لێ بکەن کە واز لە مانگرتن بێنن باچی تر پرۆسەی خوێندن دوانەکەی و بچنەوە هۆڵەکانی خوێندن بەڵام ئەمڕۆ خەڵک کەوتۆتە دووڕیانێکەوە ینی قەلەقەلەوەی ئایا منداڵەکەی بنێرێتەوە بۆ خوێندنگاکان کە بڕاتەوە مەکتەب خوێندنگاکان پرۆسەی خوێندن دەستی پێکردێتەوە یاخود نا ینی ئەم شتەیەشا لای خەڵک ڕوون نییە بەڵام ئەوەنەی لای ئێمەیە بەڵێ ئەم ڕۆژ مانگرتنی مامۆستایان وەک ڕۆژانی ڕابردوو بە هەمان شێوە بەردەوامە ئیتر پێ ئەگەر ئەمڕۆ بەڕێوەبەری پەروەردە بچێتە لای خۆپشاندەران داوایان لێ بکە خۆپشاندانەکە بشکێنن هێشتا ڕوون نییە کە خۆپشاندەران قایل دەبن بۆ داوای بەڕێوەبەری پەروەردە و خوێندن ئاسایی بێتەوە یاخود بەردەوامی دەدەن بە خۆپشاندانەکان وەک خۆیان دەڵێن تا دوو موسەیتریان پێ نەدرێت واز لە مانگرتن و خۆپشاندان ناهێنن. دەرباری فەرمانگەکانی تریش تا کۆتایی هەفتەی ڕابردوو مانگرتن بەردەوام بوو هەتا ئەم ساتەوەفتەش هیچ یەکێک لەو فەرمانگانە یان فەرمانبەرانی و فەرمانگانە ڕیان نەگەیانەوە کە مانگرتن واز لێ دێنن بەڵکو ئەوەی بێمە گەیشتووە ئەم هەفتەیەش بەردەوام دەبێت واتە مانگرتنی فەرمانبەران لەسەر جەم فەرمانگە حکومەکانی ناو شاری سلێمانی و پارێزگای سلێمانی بەردەوام دەبێت تا ئەو کاتەی کە موچیان پێ دەدرێت. دەربارەی زانیاریەکانی تری ناو شاری سلێمانی شوان وەک ئاگادارن لە ڕۆژی هەشتی مانگ لە دەستپێکی خۆپشاندانەکانەوە چەند شەقامێک لە ناو شاری سلێمانی داخران بەهۆی ئەو بارە ئەمنەی کە کەوتە ناو شارەکەەوە بەتایبەت ئەو شەقامانەی کۆتایی شەقامی سالم نزیک لە قیچواری پارتی دیموکراتی کوردستان بەڵام لیژنەی ئەمنی سلێمانی پاش هێوربوونەوەی دۆخەکە دوێنە بڕیاریدا سایدێکی ئەو شەقامە بکاتەوە و شەقامی مەولەویش هەر بەڕووی هاتوچەی ئۆتۆمبیلدا کرابەوە ئەمڕۆ گەر بێت و دۆخەکە بە هەمان شێوە ئارامی بەردەوام بێت پێدەچێت سایدەکەی تریش بەڕووی هاتوچەی ئۆتۆمبیلدا بکرێتەوە و جارێکتر باری ئاسایی بۆ ئەو شەقامەش بگەڕێتەوە هاوڵاتیان بتوانن لەم دووە بە ئاسایی وەک ڕۆژانی بەر لە خۆپشاندانەکان لەو شەقامەوە هاتوچە بکەن و جوڵەی ئۆتۆمبیل تایدا ئاسایی بێت. بەڵێ هاوکار دەربارەی پلەکانی گەرمای سلێمانیش دەمێ باس بەڵێ باس بکە. بەڵێ شوان پلەکانی گەرما چەند ڕۆژێکە نزمبوونەوەیکی زۆری بەخۆی بینیوە لەم ساتەی ئێستادا پلەکانی گەرما لە سلێمانی 20 پلەیەوە پێدەچێت بە پێی پێشبینیەکانی کەشوهەوە ئەمڕۆ لە 27 پلە تێنەپەڕێتوە سەرانسەرم هەفتەیەش بە پێی پێشبینەکانی کەشوهەوە باران نابارێت واتە شوان دەمەوێت باسیەوە بکەم کە کەشەکەی خۆش بۆ بۆ سەیران و گەشت بەڵام بۆ مەرجەی خەڵک مەعاشەکەی جوان بێت. بەڵێ هاوکار ئەگەر یارمەتیم بدەیت برادران لە کۆنتترۆل پێیان وتم لە کاتی پێشەوەی بێمەلات لە پشتەوە ڕووداوێکی هاتوچۆ ڕوویداوە بۆی ئەگەر لە ڕێی کامێراوە ئەو ڕووداوای هاتوچۆ ببینین یارمەتیمان بدەیت پێم وابێ پێش ئێستا ڕووداوێکی هاتوچۆ لە پشتەکەمەکە مەگەر بتوانێت ڕووداوەکەتان بۆ بگوازێتەوە دیارە ڕاستە لە ئێستادا ئۆتۆمبیلەکە لە ناو شەقامەکەدا وەستاوە من ئەوەی دەبینم ئۆتۆمبیلەکە شوان ڕقەمی ڕەشە پێدەچێت هاوڵاتیانی ئاوارە بن کە لە سلێمانی دەژین بەڵێ گەلێک سپاس بۆ نوچەگانێمە هاوکار یاسی